بۆ قسەکردنی زیاتر لەبارەی کۆبنەوە کۆنفرانسەکان سەبارەت بە دۆخی غەزە داواکاری وڵاتانی عەرەبی بۆ ڕاگررتنی شەڕ لە ڕێگەی سکایپەوە بەڕێز عەلی ساحب شۆڤەکاری سیاسی لە بەغدا و لەگەڵمانەیە. بەڕێز عەلی ساحبم کاتتانمەش ئەم کۆبنەوە کۆنفرانسانی وڵاتانی ئەوروپی وڵاتانی عەرەبی هیچ لە دۆخی شەڕی ئیسرائیل و حەماسە گۆڕێ؟ بەڵێ سڵاوی خوداتان لێبێ، هەروەها سڵاوێکی ئێوارانە لە کەناڵەکەی بەڕێستان. لە ڕاستیدا دۆخی غەزە زۆر مەترسیدارە، هەروەها هێرشەکانی ئیسرائیل بۆ تا دێت لە ڕوو لە زیادبوون و لە دڕنداتی تربووندایە نەک تەنیا بە ئەمە پێویستە کۆمەڵگە ئیسلامی و عەرابی بەشان بەشانی خەڵکی غەزە بوەسێتەوە، بەڵکو پێویستە هەموو جیهان لەسەر ئەم دڕندایەتیە بێتە سەر هێڵ و ئافرەت و ژن و منداڵ و پیر و گەنج هەمویان لە مافە سەرەتاییەکانیان بێبەش کراون. بۆیە ئەم کۆنگرانە ئەگەر لە ئاستی پێویستیشدا نەبێت، بەڵام لەوانەیە ببێن بە کارتی فشار بۆ سەر حکوومەتی ساهیۆنی و هەروەها ئەمریکا لە پێناو وەستاندنی ئەو خوێن ڕێژیەک بەردەوامەی لە فەڵەستینی داگیرکراو هەیە. دواتریش حکوومەتی عێراقی بەڵکو گەلی عێراقی بە تەواوی پێکاتە و توێژەکانیەوە هەڵوێستێکی جوان و باشی هەبوو و لەوانەیە بتوانم بڵێم لە هەموو وڵاتانی دیکە باشتر بووە لەسەر ئاستی هەر سێ سەرۆکاتیەکەی پەرلەمان و ئەنجومەنی وەزیران و کۆماری و هاوسۆزی خۆیان بۆ خەڵکی فەڵەستین چەندین جار دووبارە کردوتەوە. هەروە ئامادەکاری خۆیان نیشانداوە بۆ پێشکەشکردنی هەموو ئامادەکاریەک بە گەلی فەڵەستین و هاوسۆزی خۆیان بۆ گەلی فەڵەستین گەلی غەزە نیشانداوە کە بەدەست نەهامەتیەکانیانەوە دەناڵێنن. بەڵام پێتەن وایە ئیسرائیل هەڵوێستی وڵاتانی عەرەبی بەلاو گرنگ بێتەوە کاتی نەگاتەوە ئامانجی کە خۆی ئەوێ؟ بەدڵنیاییەوە ئیسرائیل بە گرنگی بە هیچ جیهان نەدات، نەک تەنیا کۆنگرەکان. باشترین بەڵگەش ئەوەیە کە ئەوەی کە نوێنەری ئیسرائیل لە نەتەوە یەکگرتووەکان ئەو نیشانیدا کاتێک ناڕەزایەتی لە دژی کردە سەربازیەکان لە نەتەوە یەکگرتووەکان پێشکەش کرا و هەروها گوێی پێنەدا و ئەمەش ئەم هەڵوێستەشیان بەڵگەیە بۆ ئەوەی کە ئەوان گرنگی تەنیا بە بڕیاری هیچ بڕیارێکی نەتەوە یەکگرتووەکان و ئەنجومەنی ئاسایشیش نادەن. هەروەها بۆیە پێویستە هەڵوێستەکان تونتر لە ئاستی کۆنگرە و کۆنفرانسەکاندا نیشان بدرێن بۆ ئەوەی و ئەوەش گەیشتینێتە ئەو ڕاستیەش کە ئیسرائیل بە هیچ شێوەیەک گرنگی بە هیچ بڕیارێکی نێودەوڵەتی نادات و بیرکردنەوەی لە ئیسرائیل لە وەدەرنان و کۆچپێکردنی زۆرەملێ بۆ هەموو خەڵکی غەزە ئەمەش بەڵگەیەکی دیکەی تاوانە دڕنداتیەکانیەتی لە غەزە ئەنجامی دەدات. سەبارەت بە ئەوەی کە ئێستا مقاومەی ئیسلامی لە عێراقیش هەڵوێستیان هەیە سەبارەت بە دۆخی شەڕی ئیسرائیل و حەماس، ئەوان لێرە وەڵامیان هەیە بۆ سەر پێگەکانی ئەمریکا چ لە هەرێمی کوردستان چ لە عێراق چ لە سووریا. ئەمە دۆخەکە چارەسەرەکات فشار دروستەکە یاخود دۆخەکە خراپترەکە؟ بەڵێ هەموو کەسێک دەزانن کە ئەمریکا دایکی باوەشکراوەیە بۆ ئیسرائیل و پاڵپشتیکارێکی سەرسەختی کردە سەربازیەکانیەتی لە غەزە و دواتریش چوارچێوەی بەرەی مقاومە ئەمریکا بە هۆکاری سەرەکی دەزانێت بۆ ئەو گرژیانە ئەو گروپەکانی مقاومەی عێراقی لەوانەیە بەشێک بێت لە کاردانەوە، بەڵام حکوومەتی عێراق نایەوێت بچێتە هیچ کێشەیەکەوە هیچ کردێکی سەربازیەوە، چونکە لە ساڵانی ڕابردوو ئێمە زۆرێک بەدەستی جەنگەکانەوە ناڵاندومانە، بەڵام بەرەی بەرگری لەوانەیە ئەمە نیشاندانی کاردانەوەیەک بێت بۆ دروستکردنی فشار
و ئەو بە هێرشانەش ڕاستە کە دەچێت کە ڕاستە ئەمە لەلایەن مقاومەوەیە بەڵام لەوەش بە دەرنیە کە دەتوانێت ببنە کاریگەریەک بۆ سەر ئەمریکا بۆ ئەوەی هەڵوێستێکی هەبێت یاخود هەنگاوێکی دیکە بنێت و هەروەها ئەوەش ڕەت بکاتەوە کە خاکی عێراق بکرێتە شوێنێک بۆ یەکلاکردنەوەی ململانەکان جاچ لە هەرێمی کوردستان یاخود پارێزگەکانی دیکەی باشوور و ناوەڕاستی بەڵێ سەبارەت باڵوێستی وڵاتانی عربی پێتان وایە وڵاتانی عربی بەدەر لە عێراق کە باستەوە کرد کە هەڵوێستێکی جددی و بێرانیان هەبوو بەڵام وڵاتانی دیکەی عربی هەڵوێستێکی جددی و بێرانیان هەبوو یان لە هەندێک دۆخدا بیر لە بەرژەوەندەکانی خۆشیانەکەنەوە بە دڵنیاییەوە ئێمە دەڵێن هەڵوێستی ئەوان هەڵوێستی وڵاتانی دیکای هەندێکیان جێگەی شەرمەزاریە لەوانەیە هەڵوێستی گەلەکانیان لە سەرکرداتیەکانیان زۆر باشتر بیت چونکە ئەومان لە خۆپشاندانەکاندا بینی و هەروەها لە کە هاوسۆزی خۆیان خەڵکی ئەو وڵاتانە بۆ خەڵکی فەڵەستی نیشاندا بەڵام عێراق بە باشترین هەڵوێستی نیشاندا لە پێشکەشکردنی هاوکاری و هەروهاکردنەوەی کۆریدۆری ئەمنی بۆ دەرهێنانی خەڵکی فەڵەستین و ناردنی هاوکاریەکان ئەو هەروەها چ لەسەر ئاستی سەرۆکاتی وەزیران یاخۆت کۆمار یاخۆت ئەنجومەنی نوێنەران هەڵوێستی باشیان نیشاندا و پێویستە هەموو وڵاتانی عربی و ئیسلامیش چاو لە عێراق بکەن لە نیشاندانی هەڵوێستیان بەرامبەر بە دۆزی فەڵاستین و پێویستە لەو ئەو کۆنگرانەش بکرێنە دەواازەیەک بۆ ئەو یەکخستنی دەنگەکانیان و هەمووشیان دەزان ڕاستە هەمومان دەزانین کە ئەو وڵاتانە چ لەسەر ئاستی عربی یاخۆت ئاستی ئیسلامی کە پەیوەندی بەهێزیان لەگەڵ ئیسرائیل هەیە هەڵوێستەکەشیان بەرامبەر بە دۆزی غەزە دۆخی غەزە جێگەی شەرمەزاری بوو بەڕاستی بەڵێ ئێستا چارەسەرێکی ئاشتیانە بۆ دۆخی غەزە یاخود بۆ ململانەکانی نێوان ئیسرائیل و حەماس یاخود چارەسەری دوو دەوڵەتی فەڵەستین و ئیسرائیل چییە؟ تا ئەو کاتەی هەڵوێستێکی یەکگرتووی وڵاتانی عربی و ئیسلامی نەبێت بە شێوەیەکی گشتی ئیسرائیل لەسەر کردارە دڕنداتیەکانی بەردەوام دەبێت بۆیە ئێمە داوا لە هەموو وڵاتان دەکەین نەک تەنیا وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەڵکو هەموو جیهان ئەگەر داوا لە رووسیا دەکەین لە کۆریای باکوور و لە چین و لە هەموو ڕاست ئەوان هاوسۆزن لەگەڵ ئێمە بەڵام ئێمە پێویستمان بە دەنگی زیاتری وڵاتان هەیە بۆ ئەوەی فشار بخەنە سەر ئیسرائیل یەکەمیان بۆ وەستاندنی جەنگ و خوێنڕشتن و هەروەها دووەمیشیان بۆ گەیاندنی هاوکاری مرۆیی بەو خەڵکەی کە لێی قەومەوە لە غەزە هەروەها کۆتایی هێنان بەو کوشتارگەیەی کە لە نێوان کە بۆ مێژوەکەی بۆ 75 ساڵ بەر لە ئێستا دەگەڕێتەوە تا ئێستاش بەردەوامە و دابنیشن لە سەربێزی گفتوگۆ بۆ یەکلاکردنەوەی دۆزی فەڵاستین بەڵام پێویستە قودس پایتەختی فەڵاستین بیت و هەروەها هیچ مجاملەیەکیش نابێت لەو پرسەدا قبول بکرێت چونکە ئەمە دۆزێکی چارەنووسسازە و بابەتێکە پەیوەندی بە چارەنووسی چەندان ملیۆن خەڵکی فەڵەستینەوە هەیە و هەروەها تا ئێستا وەک دەشبینین ئیسرائیل چی بە خەڵکی غەزە دەکات کە لە هەموو خزمەت گوزاریەکان دای بڕاندووە چ کارەبە چ ئاو چ نان یاخود هەر بۆیە پێویستە هەموو وڵاتانی ئیسلامی و عربی و وڵاتانی جیهانیش فشارەکانیان لەسەر ئیسرائیل بکەنەوە. ئەگە بە کورتی وەڵام بیتەوە سوپاس دەکەم پێت وایە حکوومەتی عێراق بتوانێت کۆنتڕۆڵی گروپە چەکدارەکانی عێراق یاخود مقاوەمی ئیسلامی بکات بۆی عێراق تێوە نەگلێنن لە ململانەی ئیسرائیل و حەماس؟ ئەمە ڕەت ناکرێتەوە هەوڵەکانی بەڕێز سوودانی و بەرپرسەندیکەی عێراقی هەوڵەکانیان چڕ کردوتەوە بۆ دەنگکردنی
ئەو گروپانە بەڵام وەک دەزانین ئەمە ڕاستیەکی حەشاڵ نەگرە کە ئەم گروپانە ناچنە ژێر چەدری هەیە فەرماندەی هێزە چەکدارەکانی عێراق و ناتوانێت هیچ سوودانی هیچ دەسەڵاتێکی بەسەر ئەو گروپانەوە نییە بەشێک لەو گروپانە مەبەستم و بەڵام هەرچەند دەتوانێت هەڵوێست نیشان بدات بەرامبەر بەو گروپانە و ڕەتیش دەکاتەوە چونکە لێرەدات ئێمە چەند گروپێکمان هەیە یەک دوو گروپ یاخود دو سێ گروپێکان کە ئەوانە لە ژ دەرەوەی دەسەڵاتی حکوومەتی عێراق کار دەکەن هەرچەند هەوڵەکانی حکوومەتی سوودانی بەو ئاراستەیەن کە عێراق پەلکێشی ناوجەنگێک نەکەن کە دوجار دەرەنجامێکی هەبێتن کە هیچ کەسێک ئیرەی پێ نەبات و هەموو خەڵکی عێراقیش ئێمە بە دوای چەندین ساڵ لە جەنگ و شەڕ و نەهامەتی بە دوای ئارامی و تەنهاییدا دەگەڕین. بەڵێ بەڕێز عەلی ساحب شرۆڤەکاری سیاسی لە بەغدا لە ڕێگەی سکایپ لەگەڵماندا بوو سپاس بۆیەوە.